2005ەوە حساب دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان نەماوە، بەڵام ئێستا هەندێک کێشە کە ڕوو دەدەن لە هەرێمی کوردستان جارێکی دیکە ئەو ڕاستیە دەخەنە ڕوو کە هێشتا دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان بەردەوامە. ڕەنگە ئەوەی کە هەرێمی کوردستان کردبێتە یەک ئیدارە تەنها بەرژەوەندەکانی هەردوو حزبی دەسەڵاتێکی جوڵات. ئەم کێشەیە لەکوێوە سەرچاوە دەبێت؟ یەکێک لەو بابەتانەی کە ئێستا ئەم بابەتی دوو ئیداریە زیاتر تۆق دەکاتەوە گرفتی کۆمپانیا پاکەرەوەەکانی خۆ و خاشاکن لەناوچان. ماوەی نزیک بە 25 ڕۆژە لە قەزای چەمچەماڵ کۆمپانیەکانی پاکردنەوەی خۆ و خاشاک مانیان گرتووە. یعنی ئەگەر خۆبەخشی هاوڵاتیان نەبێ ئێستا ڕەنگە لە چەمچەماڵ و دەوروبەری کارەساتێکی مرۆیی بە چاو کە دەبینرا ڕووی دەدا. بۆیە کۆمەڵێک کێشەی دیکە لە چەمچەماڵ ڕوودەدەن کە جگە لە کەم تەرخەمی لایەنی دەسەڵات لایەنی حکومی کە بەشێکیشی بۆ زاڵبوونی ئەو دوو ئیدارەیە دەگەڕێتەوە هیچی دیکە نییە. ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵەوە ئەم بەرنامەیەمان تەرخان کردووە با کێشە و گرفتەکانی چەمچەماڵ با بزانین چین لە خۆڵ و خاشاک لە گرفتی تەندروستی لە گرفتی ئاو هەرچەندە ئێستا زستانە بەڵام زیاتر لە هاوینان دەردەکەوێت لەگەڵ کۆمەڵێک میوانی عزیز کۆمەڵێک چالاکوان دڵسۆزی قەزای چەمچەماڵ و هەروەها دوو لە پەرلەمانتارەکان هەرچەندە بەداخەوە لە سەراستی پەرلەمانتارەکانیان لە سەراستی ئەندامانی ئەنجومان لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەرۆکی زۆر ئەوە ماگر کە نوێنەری یەکێتی وجودی هەبێت چکە حەزبی باڵا دەستن و ئەتوانم بڵێن بڕیار لایەوانە بەڵام بە هیچ شێوازیەک ئامادە نەبوون لەم بەرنمەیە بەشداری بکەن بە پاساوی جیاواز. بۆیە سپاس بۆ میوانەکانم بەڕێز کاک جەلال محەممەد لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان وەرە بەڕێز مامۆستا عومەر لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەروەها بەڕێزان مامۆستا ئاکۆ مامۆستا هەڵوێست مامۆستا سیروان کاک ئازادیا خۆ بەخێر بن زۆر سپاستانەکەم. مامۆستازە لە جەنابتانەوە دەست پێکەین با سەرەتا گوێمان لە قسەکانی ئێوە بێت دوواژر دێنەوە لای وەڵامی پەرلەمانتارەکان بزانین بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی چیە بۆچی ئەم گرفتانە چارەسەر ناکرێن. قەزای چەمچەماڵ و دەوروبەری گرفتەکانی چین ئێستا؟ خۆش بێت سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ ڕێخستنی ئەم بەرنمەیە. ئومێدەوارین بەرنمەکە هەر بەرنامە نەبێ بەڵکو چەندین دەسەڵاتدار کە دەسەڵاتی ئەم وڵاتیان بەدەستەوەیە بەبینینی بەرنمەکان و بەبینینی قسەکان و گوێبیستی قسەکان هەنگاوێک بێ بۆ گۆڕانکاری ئەمە خۆی گرینگە. چەمچەماڵ و دەوروبەری کە ناحیەکانی دەوروبەری دەکات ئەم زبڵ و خاشاکە ئەمە سەرەتایەکە وەکو ئەمە شتێک نییە کە شتێکی غەریب بێ کە ئەم کێشەی لە چەمچەماڵ و دەوروبەری ڕوویدا بێ. چەمچەماڵ و دەوروبەری چەندین ساڵە بە دەیان گرفتی هەیە دەیان کێشەی هەیە ئێستاشی پێوە لە چلەی زستانە بەهەش ڕۆژارێ ئاودێ بۆ چەمچەماڵ و دەوروبەری ئێستاشی پێوە ینی کە چلەی زستانە کە خەڵک ینی چەندین شار لافاو دەیبا چەمچەماڵ و دەوروبەری دەبێت چاوەڕێ ئەوە بکە کەی ئاوی بۆ ڕێکەی بێ. ینی ئەمە بۆتە خەون لەوەی کەوا ئێمە ئەو کاکجێرا لێرە ئێمە سەردانی پەرلەمانمان کرد و لەگەڵ هەموو فراکسیۆنەکانە دانیشتین کە وەکو هەنگاوی مەدەنی لە قەزای چەمچەماڵ چوین سەیرەکەی هەموو ئەم شتانە کراوە بە سیاسی تەنانەت زبڵ و خاشاکەش لە هەرێمی کوردستان کراوە بە سیاسی بۆی کەوە خەڵکێکی ئێستا خەڵکێک بۆ زانیاری ئێستا خەڵکێک بچێت لەم قەزای چەمچەماڵ و دەوروبەری بچێ زبڵ و خاشاکە پاکاتەوە خەڵکێکی پێی ناخۆشە بچێ پاکی کاتەوە ئەڵێن بەعاڵها بمێنێتەوە. ینی ئەوەشی کابێتە قوربانی گرنگ ئەوەیە ینی ئێمە دەبێت ئەوە بزانین خەڵکێکی مامەڵە بەم شتانەوە دەکات. ئێستا خەڵکێکی چاوی لەوەیە چۆن ئەم بارودۆخە ئەوها بڕوە ئەم زوڵ و خاکشاکە ئەم وەسعە بۆی سبینێ کۆمپانیای شتێکی خۆی بخاتە گەڕ و بخۆی چۆن بتوانێت کۆمەڵێک پارە لە خەڵک کۆبکاتەوە. هەر ئێستا کۆڵانەکان دەگەڕێن بۆی کەوە هەر ماڵ و ناونووسەکرێ 5,000 ئامادە بکەن بۆی کە هەر دقەیە کۆ بکرێتەوە بۆ زبڵ و خاشاکەتان فڕێ بدرێ. ئەنی ئەو خەڵکەوالێکەن بۆی زەختێک و فشارێکی بۆ بێ. ینی ئێستا لەم چەمچەماڵ و تەکیە و شۆڕشەی کە تۆ ئەیبینی کاک جەلالجان ینی ئەمە شتێک نییە کە شتێکی غەریب بێ بەلای ئەو خەڵکەوە. لە ڕووی تەندروستیەوە هەر خەڵک کێشەی هەیە لە ڕووی ئاو هەر خەڵک کێشەیە خۆ ئەم وە 4 ڕۆژەوە ئەمە شتگەلێکە کە دێ بەسەر ئەم خەڵکەیە ڕۆژە بە دوای نەوتا ڕاکە ڕۆژە بە دوای غازا ڕاکە. ینی ئەو خەڵکە هەر ڕۆژی گرفتێکی بۆ دروستەکرێ بۆی خۆشی نەزانێ مەشغوڵی چیە و کێشەی چی هەیە لە وڵاتەیە. ینی ئەمە کۆمەڵە شتێکە کە دروستەکرێت لە وڵاتەیەوە شاری چەمچەماڵش بە هەمان شێوە قەزای چەمچەماڵش بە هەمان شێوە دایان کێشەی هەیە و نازای لە کووە دەست پێ بکەیت. زۆر باشە بە بزانین مامۆستا سیروان مامۆستا سیروان فەرمووی. دەستان خۆش بێت ئەم بەرنامانە باوەڕمایە شتێکی زۆر باشە بۆی هەمان لایەنی کەم بتوانین ڕێگە چارەسەرێک دابرین بۆ
ئەوەی بەڕاستی خەڵک چیتر لەم میحنەتەیان نەژێ یعنی بەڕاستی ئەمە زۆر جارۆک و دانیشتوانی ئەم قەزایان پرسیارە لە خۆمانەکەین ئەبێ خەڵکی ئەم شارە چی تاوانێکی کردێ بەم شێوەیە سزا ئەدرێ ینی ئەگەر پێشتر لە ساڵی نەوەتەکانەوە تاوەکو پێشتریش کێشەی ئاوی هەبوو بەسەرچاو لە ساڵی 90 بۆ دوای ئێمە دەسڵاتی خۆمانەیە ئەوەی ساڵی 2022 لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەگەر لە ماوەی 1 ساڵێکە ئاوی زەی بچووک 1 کیلۆمەترێک بۆ ڕێ بهێنرا بۆ ئەم قەزایە کێشەی ئاو چارەسەر بوو بۆ چارەسەر نابێ ئەم ئینانی کە لە بەردەست منایە ئەم کتابانە و ئەم بەیان نامانە ئەگەر بەراوردێکی لە دوای ساڵی 2002 بۆ 2011ەوە هەر حکوومەت و هەر کابین و هەر وەزیرێک هاتووە توێتیەوەی کێشەی ئامان چارەسەر کرد ئێستا حالیان ئاوەکە ئەڕۆ خەڵک هیچ کێشەیەکی نییە بەڵام دوجار هێر ئێمە باجەکە ئێدەین جگە لە کێشەی ئاو کە کێشەیەکی ڕۆژانەی خەڵکە و بەڕاستیم پێشم وایە لە ئێستا و لە ساڵی 2022 جۆرێکە لە ئایبەش تۆ بازی ئای خواردنەوە بکە ئەی باش ئەگەر خەڵک داویشتی کە بکە بێت چی ڕووبدا ئەوەی سا کێشەی خۆڵ و خاشاکی هاتووتە سەر وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئەم کێشانەی کە لەم سنووری ئێمە هەن تەنها بەر شوێنەکانن ئەگۆڕێ لە هەردوو مانگجارێکا و کێشەیەک سەر هەڵادا بۆ نمونە مدەیە کێشەی غازی ماڵانە دوای کێشەی ئاوە دوای ئینجای کێشەی کارەبای لە کاتێکام شتانە شەمی مەزدەڕەکەی خۆمانین ئەگەر ئێستا غازمان لە شوێنێکی کەوت بۆ بات تا ڕەنگە جۆرێک لە حجە بووە من غازەکە لە شوێنی کردەوە غازەکە لای خۆمانە کارەباکە لای خۆمانە نە غازەکەمانەیە و نە کارەباکەشمانەیە کێشەی کە کەرتی تەندروستیە یعنی سەهارێکێک لەم بەڕێزانەی کە لێرن ئێمە وەزێکمان بەسەر بێ بە خێرا ئیسافمانگەنتە یان کەربوو یان سلێمانی بنیەی تەحتی ئەم قەزای ئێمە تاوان ناحەکانی دەوروپشیی بە هەمان شێوازە بەدەیان کێشە و گرفت و ئەناڵێن کێشەی بیناکانە کێشەی دائیرەکانە کێشەی ڕۆتیناتی فەرمانگەکانە کێشەی بوونە قوربانی خەڵکە لە بینی شارەکانە یانی تۆ تەسەوڕکە گەر ئامارێکی دقیق بێنی لە ماوەی 10 ساڵە بزانە چەند خەڵک لەم ڕێگای بووە بە قوربانی یعنی کە کاتێکیش پرسیارەکەی هەمووی تیژڕۆی شۆفێر ئێ باش ئەمە دانێت دوان سیاندا بووە بەڕاستی گرفتی زۆر یا گەورە هەیە لەم شارەیە و باجەکەشی بەڕاستی خەڵکەکە ئەیدا ڕەنگە کێشەی هەرە گەورەشمانەوە بە کەسێک نیە کە پەنجێکی ڕاستەقینی بخاتە سەر بنیەکان و بڵێ ئەمە چارەسەرەکەیەتی چارەسەرەکە ئێمە حیبرمانەیە لەسەر ئەوراق کێشەی ئاو چارەسەر بووە لە 2000 تا 2014 2010 2021 پێم وایە بەد لە ساڵی 2021 نزیکەی لە 5 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی محافەزەی سلێمانیە ئەڵێمە کێشەی ئاومان چارەسەر کردەوە بەڵام 2000 کێشەکە هەر باقیە بەڕاستی ئەوەشی کە باجەکەیدا تەنها ئەم خەڵکی ئەم بەڕێزانەیە کەوا لێرە وجودیان هەیە زۆر باش ماوە ساڵ زۆر سپاس دەکەم لە ئەندامی گروپی ڕا واتەوە دەبێت شتی زیاترتان لابێت ئەوە کێشەی خۆڵ و خاشاکە ئەوە کێشەی ئاوە بابیرمان نەچێت شاری شەهیدانە بابیرمان نەچێت پێم وایە ماوە عەمر حوتەمین کێڵگەی غازی جیهانی لە چەمچەماڵەوانە خاوەنیە و هەموو سەرمایەیان گرفتەکانتان چییە زۆری غازەکەتانە یا کەمی خزمەت گوزاری بەخێر بێن بۆ پایتەختی فەرامۆشکراوان طبعاً کاتی ئەوە هاتووە ناوە بگۆڕین پایتەختی شەهید و ئەنفال بگۆڕین بۆ پایتەختی فەرامۆشکراوان چونکە پایتەختی شەهید و ئەنفال نابێت زبڵ هەڵی بگرێ نابێ بێ ئاوی بچێژێ نابێ بێ نەوتی بچێژێ نابێ بێ غازی بچێژێ هەڵبەتە ئێمە کێشەکانمان بەڕاستی کێشەی ئێستا نییە هیچی ساڵی ڕابردووە کە ئەم کێشانە کەڵەکەی گردووە بەڵام ئەوانەی کە مەسەڵەن حەق و حقوقی چەمچەماڵە ئێمە لە کۆتایی ئەوەی کە بودجێ لە عێراقەوە بڕا لە باوڵی بیداری ساڵی 2014ەوە پارەی پترۆدۆلار لەسەر حسابانکی چەمچەماڵ نزیکی 500 میلیۆن دلار هەبووە ئەمە بۆ زانیاری بۆ ئەم دووەمەدان پەرلەمانە بەڕێزە تقریبا نزیکی 100 میلیۆن دلاری چووە بۆ سلفەی پرۆژەکانی ئەم سنوورە طبعا لە کەلارەوە هەتاکو بەری کۆیش هەر لە پارەی پترۆدۆلاری چەمچەماڵ چووە و زایدەن 50 میلیۆن دلار تریشی چووە بۆ سلفەی مەقاولین ماوەتۆ 350 میلیۆن دلار ئەم 350 میلیۆن دلارە لەسەر حساب بانکێک دانراوە لە بانکی کوردستان لەبەرەوەی حکومەت قەرزاری بانکی کوردستان بۆ دەستی گرۆ بەسەر ئەم 350 میلیۆن دلاری پارەی پترۆدۆلار کە ئەتوانرێت بەو پارەیە ئاوی گۆبتەپە چەمچەماڵ ڕابکێشێت و زۆر پرۆژەی گەورەش لەم سنوورێ بکرێت سەبارەت بە خۆڵ و خاشاک ئێمە بەداخەوە ئەم حکومەتی ئێمە پلانی نییە پیلانی هەیە یعنی ئێستا کۆدێکی داوە لە هەر ماڵ و هەر دوکانێک هەر بەپی قسەکانی خۆیان هەر کۆدە و هەر ماڵە با بڵێن هەر ماڵەیە هەر دوکانە ئەبێ مانگانە 7000 دینار بدە ئێمە گەر بین بە تۆزێ بە عەقڵێکی بیرکاریانە خوێندنەوە بۆ شتەکە بکەین 500 ماڵ وەرگین یان 500 دوکان وەرگین کەڕەتی حوتی کە 3 ملیۆن و نیوەکە ئێمە ئەگەر بین ئەوان دوو کرێکارەکەین ئێمە 3 کرێکارشی بۆگرین ئەوان 300,000 دەم بە کرێکارەکە ئێمە 450,000 دەم بە کرێکارەکان وەزای دەنەگە تەرەکتۆرێکیش بگرین بۆ ئەم 500 ماڵە خۆ ماڵانە هەموو ڕۆژە زبڵیان نییە ماڵ وایە 3 ڕۆژارە زبڵی هەیە
ئەگەر بۆ مانگە بگیرە ملیۆن نیوێک وەسیە کرێکاری بە 450 هێشتا 850,000 نارێمێنێتەوە بە ئەوە 150,000ش بڕوا بۆ مەسلەی سووتان و خاشاک و چی ئەمە یاتە بەو 7,000 نارێکەوان وەرەگرن چارەسەر ئەم زڵ و خاشاکە کرێ جگە لەوەش کۆمپانیاکەی لەم سنوورە ئەم کۆمپانیای ماغانە نزیکی 2 میلیارد دلار لە چەمچەماڵ حکومەت لە حکومەت وەرەگرن ئێمە گەربێت و ئەم 2 میلیارد دلارە بخەینە دەستێکی ئەمینەوە و لەسەر حساب بانکیەک داینین لە ساڵێکمان ناکاتە 24 میلیارد دینار 2 ساڵمانەکە 40 میلیارد دینار واتە ئێمە بە 2 ساڵ ئەتوانین ئاوی گۆبتە بە چەمچەماڵ ڕاکێشین ئەگەر نەتوانین هەموو ڕاکێش بەڵام 150 کارەکانی تەواوکەین ئەتوانی وردە تەواویکەین واتە ئێمە ئەتوانین شارەکەمان پاکەوە بکەین و ئەشتوانین ئاوی گۆبتە بە چەمچەماڵ ڕاکێشین سەبارەت بە خاڵێکی ترکە زۆر گرنگە لە سنووری چەمچەماڵ ئێمە بەداخەوە یعنی هەموو سێکتەرەکان لەم شارە وێرانە بە تایبەت ئەگەر دەستخینە سەری سێکتەری تەندروستی ئەزانی ئێمە لەم شارەیە هەتا ئێستا لە پلانی وەزارەتی تەندروستیە نەخۆشخانە نیە لە چەمچەماڵە نەخۆشخانە ئەوەیە کە قاوشیە بێ ساڵی عملیاتیە بێ چی هەبێ چی هەبێ لە پلانی وەزارەتی تەندروستی ئێمە نەخۆشخانە لێ چەمچەماڵە ئەو بینایانەی کە هەیە لە چەمچەماڵە یا حکوومەتی بەعز دروستی کردووە یا خێرۆمەند دروستی کردووە یعنی بەسیتریش لە چەمچەماڵەوەشی کە خێرۆمەند دروستیەکە مافیەکان و تاجیرەکانی دەرمانساز کە لە بازار خەریکی بزنسن نایەن بکرێتەوە بە نمونە بینایەکمانەیە ئێمە لە ڕابردوو من لە تەواوی مقابلەکان و لە تەواوی چاوپێکەوتنەکانە باسی لەکەم و جەختی لەسەرەکەمەوە ئێمە وەکو گروپی ڕاش جەختمان لەسەر کردوێتەوە ئەو بینایە بە ناوی خودەچکە کابرایەکی پیاوێکی خێرۆبەن لەم شارە پیاوێکی جوان لەم شارە دروستی کردو بە هەموو ئەجیزاتەکانیەوە لە کۆتایی ساڵی 2016 تا ئەم دقی قساکەی ناکرێتەوە بۆ ناکرێتەوە پرسیارە ینی ئەم پرسیارێکی زۆر جددیە لە کاتێکە هەر مناڵێک کە تووشی گەشکە و لە کاتی لە دایکبوون تووشی کەمی ئۆکسجینەوانە بێ ئەبێ بەپەلە بیفرێن بۆ سلێمانی چەنەها مناڵ تووشیشە لە دەماخی بۆی ئەوەی کە ئێمە خودەجەکەمان هەیە و نایکەنەوە ئەمە یەک دوومانەوەی غودەچ پێم وایە هەرزانترین شوێنیان لە ئەهلیە شەوێک 150,000 باڵێ 150,000 یەک شەو 150,000 ئەمە یەک دوو مەسەلەن لە ساڵ 1955 چەمچەماڵ توپ عەدلیتیا بووە باشە مەیخانە ئێستا ساڵی 2022 ئێمە توپ عەدلیمان نییە توپ عەدلیمانە بۆ دایەخستە بە بیانی پرۆپۆز وەڵا نازانم کێشە دروستە بێت چی ئەمە شارێکینە یەکجار وایش نییە ئەم شارە کاکە ینی دەست بۆ هەر خاڵ لەم خاڵانە بێت تەسەورەکەی لە سەردەمی کۆرۆنایە بینای نەخۆشخانە دروست کراوە لەم شارە بە ناوی نەخۆشخانەی چەتری باوک یەک دکتۆر دینارێکی نەداوە بۆ نەخۆشخانێ ئەوەی لە خێرۆمەند و خەڵک هاتۆ کرێکاری تیا کردو چی کردو لەم نەخۆشخانەیە نەخۆشخانەکە تەواو بووە ئێستا ئیسلام و تەسلیمی کردووە بەڕێبەرەتی تەندروستی چەمچەماڵ بەڵام بەڕێبەرەتی تەندروستی چەمچەماڵ نەخۆشخانەکە ناکاتەوە بۆ نایکاتەوە ئەگەر ئەم بینایەکی خراپە بۆ ئیسلام و تەسلیمە کرد لەگەڵی ئەگەر بینایەکی خراپ نی و بینایەکی مەزبوط ئەم پرسیارێکی زۆر لۆجیکیە زۆر ینی منطقی ئێمە ئەم پرسیارە لە جەنابیان بکەین ئەی بیناکە بینایەکی مەزبوطە بێ زەحمەت بۆ ئەم نەخۆشخانەیە ناکەنەوە لە کاتێکە خودی بینای بەڕێوەبەرەتی لە کریایە ماغانە بەکرێتیان ئەو بینایش لەوێ کەوتووە تەنها دوو پۆلیس حیمایەتیەکە شەوان ینی ئێمە نازانین دەست بۆ کام برینانە برین تەسەورەکەیت بە جۆرێک کەرتی گشتیان وێران کردووە کەرتی گشتی تەندروستیان وێران کردووە ئەچیتە ئەو بازارە خۆزگای ئێستا کامێرەکانتان نییە لۆکیشنێکی نا ئەو بازاڕی وەربگردایە هەر بینایە چێتە حەلحەلەی ئاسمانەوە 100 دەفتەری پێدەن ئەم بینایە 100 دەفتەری پێدەن وە قارچک هەڵەتۆقن ئاوە وەختێکە زین نییە بزنس ئەمە نیە ئەمە دەرمان سازە نازم ئەمە چییە ئەوە چییە وە قارچک لە بازارە هەڵەتۆقن ینی ئەوەی ئەوان بە خەڵکی ئەم شاریان کردووە دکتۆر و پزیشک لە خەڵکی ئەم شارێ کردووە تەسەورەکەی نە ئەنفال کردوێتی نە بەعس کردوێتی نە مستەشارەکانی ئەنفالیش کردویانە من نامێت کاتی هاوڕەکانم خۆم دێمەوەلات مامۆستا ئاکۆ زۆر سپاس جیاواز لەوەی ئەگەر شتێکە بێ بیخیتە سەر قسەکانی ئەوان دەمەوێت ئەوە بپرسم ئەمە بۆچی دێتە ئارا وەکو مامۆسایەکی زانکۆ خەڵک قوبوڵیەتی ئەم بێ ئاوڕێ لە هاوڵاتی ئەمەی کە بە هاوڵاتی ئەکرێ بەڕاستی حکوومەت بێ کە بابەتی حکوومیەکەی زیاتر دێمە لایەم دوو برادەر عەزیزە بەڵام هۆکار چییە کە خەڵکەمەی قوبوڵە وەڵار دقیقاً ئەڵەی لە ناو دڵی منابووی ڕێک هەمان شتەوت ئێمە تقریبا 30 ساڵ زانی ئەم دەسەڵاتە چییە ئەم دەسەڵاتە ینی کەس چاوەڕێی معجیزە نەبێ لێی ینی ئەمەی کە پێشکەشیان کردووە هەر ئەوەیە و لێرەشەوە بە خەڵکی کورسانە ئەڵێم ئەمڕۆ ڕۆژی خۆشتانە دڵنیابن ینی ڕۆژ بە ڕۆژ ئێمە قەیرانەکانمان زیاترە بێ ینی کارگەیشتەوەی کە ئێستا خەریکە زەبڵ چەمچەماڵ داپۆشێ
چەمچەماڵێک کە سەری بۆ حکوومەتی بەعز نەوینە کردووە ئێستا دێن نەوت و غاز و سەروەتەکەی ئەبەن کە چی زبڵەکەی لەبەرەوەی پارەی بۆ ئەوانتیانە خەریکە چەمچەماڵ داپۆشێت لەبەرەوە ئەڵێن ئەوروپا لەگەڵ رووسیا گرێ و لەسەر چەمچەماڵەکە بەڕاستی وایە اینجا بەس من ئەمەوێ هەرەوە بڵێم هیچ دەسەڵاتێ لە دنیاە لە شەو ڕۆژێکا نابێتە دیکتاتۆر ئەمانە لە نەوەتوەک کە هاتنەوە دوای ڕاپەڕنی تەبان کە خەڵک ڕاپەڕینی کردەوان دوای ڕاپەڕنی شاتنەوە چونکە من باوەڕم بۆ قسەیە نییە بڵێم ئەمانە ڕاپەڕینیان کرد بەڵکو خەڵک ڕاپەڕینی کرد ئەمان هاتن لە نەوەتوەکەەوە دەستیان کرد بە هەر هاتنەکەیان دەستیان کرد بە دزی و ڕاوڕوت وستانی مەکتەب و قوتابخانە و ئەوانە و دوای شەڕی ناخۆ 35,000 گەنجیان بە کوژدا و دوای لاکیشە لە پەرلەمانە وتیان ئێمە نین پرسیارەکە ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی کەس و کاری شەهید و ئەنفال لەم شارەیە تۆ لە قەرنی 21 ئافرەتەکانە بەشان ئاو دێنێ لە کاتێکە من خۆم ڕوبەڕووی دکتۆر بارام ئەو کاتە سەرۆکی حکوومەت بوو سێجا داوام لێ کە ئاوی چەمچەماڵ وعدیدا بەڵێنیدا هەموو سەرۆک حکوومەتەکانی دوای ئەوانش هەموو ئەوانە درۆیان کرد لەگەڵتانە کەواتە ئیستا پرسیارەکەەوەیە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی کەس و کاری شەهید و ئەنفال ئێوە چی ئەکەن بۆ ئەم دەسەڵاتە سەرڕای هەموو ئەم زوڵمانی کە لێتانەکرێ ئەم زیانی کە لێتانەکە من خۆم بەڕێوەبەری پەروەردەیەم شارە بوومە لە ساڵی 2012 تا ئێستا پۆلێ دروست نەکراوە یعنی ئێستا من پێم سەیرە مەسەلەن هەنێ باسی هەنێ شتەکەن لە کوردستانە ژیان وەستاوە یعنی بەس قەیرانمان ئەوە نییە زەبڵ و مەسەلەن ئاو نییە و ئەوانە موچە نییە و تاوە لێرە ژیان وەستاوە شەقامێ دروست ناکرێ پارکێ دروست نەکراوە نەخۆشخانەیە دروست نەکراوە موچەیەکە ئەویش بە 2 مانگ جارێکەی دەن کەواتە لە کوردستانە ئەوەی هەیە ئێستا دەسەڵات فەشەلی هێناوە لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوە هەموو شتەکانیشانداوە بە کەرتی تایبەت خۆیانن یعنی ئێستا تەسەور کە هیچ بەرپرسێنێ مناڵەکەی خۆی بناتە قوتابخانەیەکی حکومیە و بڕوای پێێنێ نەخۆشەکەوێت چێتە دەرەوە کەواتە بڕوای بە کەرتی گشتی نەماوە لە وڵاتە بێ زەحمەت کە ئێوە هەموو شتێکتان داوە بە کەرتی تایبەت ئەی بێ زەحمەت بۆچی واز ناهێنن بۆچی ناچن دەرگای پەرلەمان و حکوومەت داخەن و لانی کەم ساڵانە بجە زۆرە نەچێ بۆ وەزیر و ئەندام پەرلەمانۆر یەک جار دوکانەکەی لێ داخەن و بڵن کاکە گیان ئێمە پێمان ناکرێەوەی دینە کەرتی تایبەت و ئەوە ینی بەڕاستی پیاوێکێوێ بڵێ کاکە ئاژبەتاڵ ینی ئاژبەتاڵە بە هەموو مانا و پێوەرێ چونکە من لێرەوە ئەڵێم کە ئەم وڵاتە ئەگەر خەڵک ئاوا بێدەنگ بێ دڵنیا بە ڕۆژی خۆشتان ئەم ڕۆژێ بێ چەمچەماڵ کە شارێک بووە شارێک پاک خاوێن کە تا ئێستا دوکانێکی مشروفرۆشی تیانە بووە 3 ساڵ لەمە و پێش نزیکی 500 گەنج لەم شارە لەسەر تلیاک گیراوە هەموو سەرسوچێ کراوە بە نێرگەلەخانە و کافتریا و کە پڕی بۆ بە جۆری پیسترین جۆری تلیاک لەم شارا خوورێ یعنی بە کورت و کورد ئێمە واز لە خزمەتگوزاری بێنە وا خەریکە گەنجەکانیشمان لە ناوەدەن لەبەرەوە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە لەم وڵاتەیە کە ڕووەدا کە نەمانی هەموو شتێکی جوانە نەمانی هەموو عادەت و تەقالیدێکی جوانە کوشتنی هەموو بەها جوانەکانی کوردەواریە لەبەرەوە کارگەیشتۆتە ئەوەی تەنانەت یعنی هەموو شتێکیان کردۆ بە بنەماڵە هەموو شتێک باشە ماوە ساکۆ ئەمە حکوومەتە یا حەزبە من زۆر هەوڵمدا لەوەی کە شتێک نییە ناوی حکوومەت بێ حیزبە لە ناو حیزبیشا بنەماڵەیە لە ناو بنەماڵەشا چەند کەسێکن ئیتر بە کەیفی خۆیان چیان بێ ئەیکەن و لەگەڵ ئەوەشە با ئەوەش بڵێم بەڕاستی ئەم حکوومەتە پڕ بە پێستی ئەو خەڵکەیە واللهی هێشتا زۆر زیاترن واللهی من بەڕاستی پیانڵەن دەستان خۆش بێ ئێوە شیاوی ئەو خەڵکن چونکە ئەو خەڵکە زای چێکاگین بار ڕازگۆ بین کاتێ بەرپرسەکانە بینن کەسێکەیە بەرپرسێ ببینیە ڕووکاتە و لا بڵێ تۆ لەبەرەوەی گەندەڵی ئەچێ کاکە سێڵفی لەگەڵاگرێ لە تازەیە کایبینی کورسەکەی بۆ چۆڵەکەن ئەتنە پێشەوە لەبەرەوە خەڵکەکە ڕازگۆ نییە ئێستا بۆ نمونە ئەم شاری چەمچەماڵە سێکە نزیکی هەڵبژاردنە هەر هەمووی ئەوانەی کە سەر بەدەسەڵاتن هەمووی لۆگۆی حیزبیدانە قساکە ڕخناگێ بەڵام لە کاتی دەنگدانەکەیە دەنگی پێدا و با ئەوەش بڵێم ئەمان ئیسفادەیان لە سادەیی خەڵک کردووە من باوەڕتان بێ کەسێکی
یعنی پلەیەکی زۆر باڵای هەبوو مامۆسا لەگەڵ خۆمان لە زانکۆوتی پێم وتووە وتومە خەڵک زۆر لێتان تووڕێە خەڵک زۆر پڕە و توێتی کورە با بە ئێمە سایکۆلۆژیای و خەڵکا زانی نزیکی هەڵبژاردنەکە دوو شریتی حماسی بۆ لێدەین دووهینی بۆکەین مەسەڵەن شەڕی ئەملا گەرمە بێنیە تەسەور کە خەڵکمان لەسەر کوژێ لەبەرەوە مەبەستمەوەی بڵێم ئەم دەسەڵاتە پڕ بە پێستی ئەو خەڵکەیە یعنی هێشتا زۆر باشتریشن بەڕێی من هەنێ شتەکەن جارجار بووچە ئەدەن جارجار دڵیان گەرمە بێ هەنێ شتەکەن هێشتا لە پیاوەتی خۆیانە لەبەرەوە خەڵکەکە ڕازگۆ نییە لەگەڵ ئەو شتەیە ئەیکە کاکە گیان من لەگەڵ ئەویانیم بڵێ خۆپیشاندان تەسیری نییە تازەترین نمونە خوێندکاران چوونە سەر جادا هەمویان یەکگرتوو بوون ئەوە تا ئێستا دەرماڵە وەرەگرن ساڵێک لەم چەمچەماڵی خۆپیشاندان کرا بۆ کارەبای چەمچەماڵ کوڕینە چاک بوو یانە چاک بوو ئەگەر چی کۆمەڵە خەڵک تەسەیاندا بەڵام مهم بە شێوەیەزیەکی گشتی خەڵکەکە کارەبای چاک بوو لەبەر ئەو دەسەڵاتە با پێتان بڵم باوەڕتان بێ بە قسەی خۆش و ناز دیالۆگ ئەو شانە نایخوا خەڵک صادق بێ ڕازگۆ بێ ئێستا دوو مەسەلەن چەمچەماڵ تەسەوەرەکەم 200,000 خەڵکی هەبێ واللهی 1000 کەسی ئینسانی ڕازگۆی تیا بێ ڕازگۆ بێ لەگەڵ ئەو دەسەڵاتە ئێستا ئەو زبڵە هەر هەمووی بەرن لە ناو قایمقامێت داینن بڵێن کاکە تۆ قایمقامی ئەم شارەنی خۆ هەرەوەنی کاکە گیان سعات هەجارێک هاوڕێم کاگەڵ وەزوتی سعات یەکی لێ هات بڕۆیتەوە قایمقامی ئەم شارە لە باتیەوەی بڕۆ داواکە بۆ کە سوکاری شەهید ئەنفال داوای سیاری کردو بۆ خۆی سیاری ئەخیر مۆدێلی لە وەزیری ناوخۆ داوا کردووە باشە بوو بۆ خۆ داواکەی سیاری ئەخیر مۆدل جەنابی بەرپرس ئەو بەرپرسانەی تریش کە لەم شارەیان هیچیان دڵسۆزی ئەم شارانی لەبەر چی لەبەرەوەی بەرپرسی ئەو دایرانە زۆریان لە سلێمانین نە مناڵی لە باخچەی ساوایان هەتا خەمی باخچەی هەبێ نە گەنجەکەی کوڕەکەی ئەچێتە ناو بازارڕە تاکو و بازارێکی مۆدێرنی هەبێ و پیس و وەغڵ نەبێ ئەم شارەوەکو داخیلەیە سەیرەکەن دێن لێ خۆن دەوڵەمە نەبن و لەگەڵ ڕێزیشما کۆمەڵێ خەڵکەن ڕۆژانە لە باتی بڕۆن ڕخنەی لێ بگرن بڵن کاکە تۆ قایمقامی ئەم شارەی یا ئەو بەرپرسانەی تریش ڕخنەی لێ بگرن پێ بڵن کاکە تۆ بۆ خزمەداتووی ئەچن مجاملەیەکەن گوڵی بۆ بن کۆمەڵی ڕێکخراوهن لەم شارە ئیش و کاریانی ئەچن خەڵاتی بەرپرسەکانەکەن لە چ شوێنێک ئەم دنیا ئیشی ڕێکخراوەوە بووە بەرپرس خەڵاتکە زۆر باش مامۆستا بەڕاستی ینی قسە زۆرە بەڵام ئەمەوێ بڵێم لە دێ ڕێکاکۆکەمە بڵێم ئەم دەسەڵاتە کۆتایی پێ هاتووە بەڵام خەڵکەکە وازی لێ نایەنێ زۆر باشە مامۆستا دەستەکانت خۆش بێ دێمە وڵاتان مامۆستا عومەر بەخێر بەخێر بێن مامۆستا عومەر بۆری غاز ئێستا لە چەمچەماڵەوە ڕۆ پێم وایە حوتەمین کێڵگەی غازی جیهانە لە چەمچەماڵ شاری شەهیدان و ئەنفالە یانی نازانم بڵێم چێ و هەموو قوربانیەکە لە چەمچەماڵ دراوە بۆچی ئاوا سەیرەکرێ بۆچی ئاوا سەیرەکرێ ینی باتەنها نەچینە سەر ئەوەی کە بڵین پرۆژە یاسامان داوە یاسا ئاوا هەر بەگشتی بۆچی ئەم دوو حزبە دەسەڵاتە ئاوا سەیری و خەڵکەکەن بەناوی خوای بەخشندەی مێرەبان سپاس کاک جەلال سڵاو لە بینەرانی بەڕێزیش خۆشحاڵم لە خزمەتدەم بە ڕێزانە باز لە کێشە و معاناتی قەزایەکی زۆر گەورە و زیندوو و قوربانی دەرێکی زۆر گەورەی کوردستانەکەین بەڕاستی قسەکانی کاگاکۆ تەواوە کە لە ئەخیرەوە باسی کرد ئەوێ خەڵک قبوڵی نەکە چکە ئەمە هیچ سیمایەکی حکومەتداری پێوە نییە و دەسەڵات خۆشیان نەزانن تەنانەت کاتێک کە بە تایبەت قسەیان لەگەڵاکەن گەشتونەتە ئەو قەناعەتەی بەڕاستی بەم جۆرە ئیدارەدانی هەرێمی کوردستان سەری خۆشیانەخوا بەڵام میلەتیش باجەکەیەدا بەداخەوە چکە ئێستا داهات لە هەرێمی کوردستانە هیچ کێشەی نییە یعنی ئەگەر ئێمە هێندە لە کێشەکانی قەزای چەمچەماڵ هەمان کێشەی هەموو خەڵکی کوردستانن 700 ملیار دینار لە داهاتی نەوتەوە هەیە 374 ملیار دینار داهاتی ناوخۆیە بە گومرگ و باج و ڕسوماتەوە ئەوە 1 تریلیۆن و 74 ملیار دینار پاشان لە هاوپەیمانانەوە هاوکاریەکرێن پاشان لە بەغداوە 200 ملیار تەنها ئەم مانگە نەهاتووە هەموو ئەم داهاتانە بەسن بۆ ئەوەی کێشە و معاناتی خەڵکیان پێ چارەسەرکەی بەڵام ئێستا ئەم کێشانەی کە ئێستا هەن بەڕاستی ڕنگدانەوەی دووگیرفانی و دوو ئیدارین و لە ناو دوو ئیدارەیشا بێ ئیدارەی و لە ناو بێ ئیدارەیەکشا دزی لە سەرۆت و سامانی ئەم میلەتە ساڵی ڕابردوو لە 2-3 مانگی سەرەتایە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین مانگانە بە 160 ملیار دینار بەشداری کردووە لە تەواوکردنی موچە لە داهاتی ناوخۆ لە 6 مانگی کۆتایی ئەم ساڵا کە نرخی نەوتبەرز بۆتەوە ئەو 160 ملیار دینارە دابەزیوە بۆ 70 ملیار دینار ئێستا 70 ملیار دینارەکەش تەواو ناکە بۆیە پرۆژەکانی ژۆساون یعنی 160 ملیار دیناری داهاتی سنووری پارێزگای سلێمانی و
هەڵە بجەوی دارێ گەرمیان و ڕاپەڕین ئێستا 7 ملیارە کەش بە تەواوەتی نایە لە کاتی خۆیان کەمی کردووە نەداهات کەمی کردووە لە گومرگەوە داهات زیاد بووە لە باجەوە زیاد بووە لە ڕسوماتەوە زیاد بووە بەهۆی ئەو هاندانش کە لە سا 15 داشکاندن بۆ ئاو و کارەبا و قەرزەکانی تر هەیە خەڵک لە گیرفانی خۆشی پارەیەکی زیاتر ئەداتە فەرمانگەکانی حکوومەت تەنها دایرەی کارەبای سلێمانی لە مانگی 12 7 ملیار دینار داهاتی هەبووە 7 ملیار دینار دوو مانگ بەسە بۆ ئەوەی ئاوی گۆپتەپە بۆ چەمچەماڵ تەواو بکەی کە نزیکەی 140 ملیار دینارێکێوێ هیچ پاساوێک نییە بەڕاستی چارەسەر نەکردنی ئەوە هەر ئەوەیە بێ خەڵک بیر کاتەوە لەوەی شەقێک لەم دەسەڵاتە هەڵدا ئیتر بەس بێ کاتێ بەرپرسەکان ئەوانەی بڕیاریان بەدەستە ئەوانەی پارەیە وڵاتیان لە بەردەستایە ئەوانەی بە قەراری ئەوان ئەم وڵاتە ئەتوانرێت ئاودان بکرێتەوە و ئەشتوانێت بەم وێرانەیە بەردەوام بێ کە بەداخەوە ئێستا لە بەغداوە هێندە بڕیار هاوشێوەی ئەخیر بڕیاری دادگای فیدراڵی گەشتۆتە هەڕەشێکی جدی لەسەر هەرێمی کوردستان ئیتر ئەبێ هەر کەسێک دڵسۆزە لەم وڵاتە بیرکاتەوە لە ئایندەی خۆی ئایندەی مناڵەکەی ئایندەی وڵاتەکەی ئایندەی گەلەکەی چکە ئیدارەدان بەو جۆرە حتمما ئیدامەی نابێ و حتمما ناگاتە ئەنجام و بە دڵنیاییەوە ئەگەر خەڵک خۆی بیر نەکاتەوە لە ئایندەی وڵاتەکەی خۆی هەمومان باجی ئەو کەمتەرخەمیە ئەو گەندەڵیە ئەو خراپ بەڕێوەبردنە ئەو نەبوونی سیستمە ئەو جێبەجێ نەکردنی یاسایە ئەدەین ئەم کێشانەی لە چەمچەماڵ هەن وەگوتم هێندێکیان کێشەی هەموو خەڵکی کوردستان ئەگەرچی لێرە ڕنگدانەوەیان زیاترە بۆ نمونە لە بابەتی بێکاریە ستانداردی بێکاری نزیکەی لە سادەیە لە هەرێمی کوردستانە لە هەولێر لە سادە جیاوازە لە چەمچەماڵ بە پێی ڕێژەی دانیشتوانی چەمچەماڵ بێ ئێستا 20,000 گەنج لە تەمەنی 16 بۆ 24 ساڵی بێکارن ئەمە قەیرانێکی گەورەیە ئەو کێشانەی کە مامۆستا ئاکۆ باسی کرد کە خەڵک کە ڕنگدانەوەی تری هەیە کە خەڵک گیرفانی خاڵی بوو تەنها ئەوە نییە پارەی پێنەبێ بۆ پێداویستیەکانی ژیانی بەڵکو کێشەی گەورەی کۆمەڵاتی بە دوای خۆیانێ خەڵک ڕوو لە کافەکانەکە و ڕوو لە شوێنەکانی مەی خواردنەوەیەکە و ڕوو لە تلیاگەکە و ڕوو لە قومارەکە و ڕوو لە ئەنواع دزی و ئەوانە بڕۆ ئێستا ئەو ئامارانە وەرگرە لە چاکسازیەکان هەن بزانە بەشێک لەوانەی کە ڕێگەیان کەوتۆتە چاکسازیەکان هۆکارەکەی ئەوەیە بێکار بوون هۆکارەکەی ئەوەیە هەژار بوون ئێمە ناڵین هەژاری ڕاستە خۆ هۆکارە بەڵام یەکێک لە هۆکارەکانە بێکاری یەکێک لە هۆکارەکانە ئەمە کێشەی بێکاری و کێشەی موچە هاوشێوەی هەموو شارێک لە کوردستانە بەڵام کێشەی بێ ئاوی لە چەمچەماڵە بەڕاستی گەورەیە من لێرە داوا لە وەزیری شارەوانی یەکەم هەفتەی داهات و بێتە چەمچەماڵ یەک هەفتە لێرە بژی ماڵەکەی لە یەکێک لە ماڵەکانی کەسوکاری شەیدا نابێ کاکە سەربەرزی ئینسان لەگەڵ کەسوکاری شەیدا بژی با یەک هەفتە میوانی خێزانێکی ئەنفالکراو بێ لە ناحیەی شۆڕش لە چەمچەماڵ بەس بزانێ ئاوی خواردنەوەی ئەم شارە چۆنە بەرپرسەکانی خۆیان ئیدارەکەی خۆی ئەوەی کێشەکەیە ئێستا کوردستان دابش بووە بۆ دوو چین و توێش گروپێکی بچووک لەسەری سەرەوە زۆر شاهانە ئەژین زۆر عەجیبە ژین هەموو شتێکیان بۆ فەراهم بووە لە پایتەختی هەرێمی کوردستانە لە هەولێرە ژین یاخود لە سلێمانی و لە دهۆک لەوێش لەگەڵ خەڵک ناژین شوێنەکانیان لە سیتیەکانە ئاویان نابڕێ کارەبایان نابڕێ مناڵەکانیان لە خوێندنگەی تایبەتن نەخۆشەکە و نەچنە شوێنی تایبەت بۆ یاگەیان لە ژیانی خەڵک نییە هەر بەڕاستی لەوە چ ئێستا خەڵک لەوە چێگەر ئێستا بەرپرسێکی بڕیار بەدەست لە کوردستانە گوێی لە ئێمە بێ لەم بەڕێزانە بێ پێی سیر بێ قەزایەک هەیە لەم وڵاتە لە هەرێمی کوردستانە ئاوی خواردنەوەی نەبێ چۆن شتی وا بێ ناخەڵک لەوە چێ زیادەڕەوی بکە بۆ جۆرە نەبێ نازانێ لە هاوینە لێرە جاری وا هەیە 15 ڕۆژ جارێت تۆ تەماشا لە زستانیشە ئێستا 8 ڕۆژ جارێک ئاو ئەگات لە کاتێکە چارەسەری ئاوی چەمچەماڵ بە 120 تا 130 تا 140 ملیار دینار ئەکرێ باشە بە ئەم پرۆژەیە تەمەنە گەردەسیش پێ بکە بە نزیکەی 2 ساڵ 3 ساڵ تەواوە بێ زیاتر لە 2 ساڵی پێچێ باشە بە هەر ساڵێک 50 ملیار تەرخان کەن یاخود نەخێر پرسیارێکترێتە پێشەوە جەنابی سەرۆکی حکوومەت ئەو کۆمپانیای بۆ ئەتوانێت قەنەعات پێ بکە بە قەرز بە بێەوەی پارەی بداتێ پرۆژەی 150 مەتری هەولێر تەواوکە بۆچی کۆمپانیایەک نییە بە قەرز ئاوی خواردنەوەی چەمچەماڵ لە گۆپتەپەوە بۆ چەمچەماڵ تەواوکە بۆ کۆمپانیایەک نییە ئەمە جێگەی ڕاوی ئەنێن ئەبنە شەریکی فشاری لێەکەن مشکلەی بۆ دروستەکان ئەمە بسەپێنرێ بەسەر کۆمپانیایە بۆ نمونە لە ئێستا هەمانە لە سلێمانی و دەوروبەری هەمانە مادام پرۆژەیەکی بچوو جادەیە قیرەکە پرۆژەیەکی دەنێ گەورەتر ئەمە ئەکرێ نەزانی هۆکارەکە چییە هۆکارەکە وازەحە
ئەو کۆمپانیانەی کە ئامادەن بێ بەرامبەر ئیش چونکە کەرتی تایبەت و سەرمایەدار واتە قازانج هیچ کەسێک بێ بەرامبەر هیچ شتێ بۆ هیچ کەس ناکە تەنها ئەوانە نەبێت کە ترسی خۆیان لە دڵە و بەدافعێکی ئیمانی یاخود نیشتیمانی ویژدانی هێندە ئیش بۆ خەڵکی فەقیر و هەژارەکەن و ئەگەرنا ئەو کۆمپانیانە دیارە لە ڕێگەی ترەوە مستەفیدن یان نەخێر کۆمپانیای خۆیانن پارەی ئەم وڵاتەیە بەڕەش پێیان کردووە سپیەکەنەوە و دوای مەسەلەن 50 ساڵ ئەو بەگەندەڵی پێی کردووە بەدزی پێی کردووە پارەی گیرفانی ئەم میلەتەی بە ڕێگەی جیاجیا بردووە ئێستا قیچەکە بابیداتە حکومە دوای 10 ساڵی کە وەریگرێتەوە ئەوە هۆکارەکەیە هیچ هۆکارێکی کە لە ئارایانە بۆیە بەڕاستی ئەو کێشانەی لە چەمچەماڵە هەن هی ئەوە هەن بەردەوام کەناڵەکانی میدیا هەر هەمومان قسەیان لەسەرکەینەوە کە سوکاری شەهید یعنی تۆ ئەبوو ئێستا جۆرێکتر ژیانی هەبووایە بەڕاستی بۆ ئەو ژیانە شاهانەی بەرپرسانی بڕیار بەدەستی هەردوو حیزبی دەسەڵات بۆ خۆیان و مناڵ و نەوە و نەوەکانیان دروست کردو بۆ خێزانەکانی حکومڕانیان دروست کردو ئەبوو بۆ کە سوکاری شەهیدی دروستکەن ئەبوو بۆ قوربانیانی ئەنفالی دروستکەن ئەبوو ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە بیرکەینەوە لەوەی بۆچی حکوومەت دەسەڵات لە هەرێمی کوردستانە نەیتوانی ڕوفاتەکان بێنێتەوە هەزاران کەس لێرە لە گەرمیان لە کەلار چاوەڕێی ئەوەکەن ئێسک و پروسکی خۆشەویستیەکانیان دەستکەوێتەوە تاوەکو سعاتێک بە دیاریانەوە بگرین دڵیان ئارام ببێتەوە بەڵە ئەمە خۆشەویستەکەیەتی چونکە ئەو کەسێک لە دەستەدا هەتا ئەو ڕۆژەیە چێتە ژێر خاک چاوەڕێی ئەوەیە بگەڕێتەوە یان بە زیندوێتی یان ئێسک و پروسکەکەی بەداخەوە ئێمەین باسی ئاوی شارۆچکەی چەمچەم و هێندێک کێشەشان کاک جەلال لە ئایندا قەیرانەکە ئەچێتە قۆناغی تەقینەوە بێکاری و نەبوونی پرۆژە بۆ ئەو گەڕەکانەی تازەن و نەکردنەوەی خوێندنگا مەسەلەن تۆ بەردەوامنەوە زیادەکە بەردەوام خوێندنگەکان قەرەباڵ خەبن بەڵێ دروست نەکردنی نەخۆشخانە دروست نەکردنی فەرمانگەی تر دروست نەکردنی باخچە هەموو ئەوانە کێشەکە هێواشە بەڵام لە 3 ساڵ 5 ساڵی ئایندا ئەگاتە ئاستی تەقینەوەی کۆمەڵایەتی زۆر سپاس ببوورە درنگی ژاسمە لای جەنابەت ئەم کێشانەی چەمچەماڵ ڕێکارە ئیداریەکانی چارەسەر دەکرێت یا دەبێ بەڕاستی حزبی باڵادەست لێرە بڕیاری لەسەر بدا ئەو تا کۆمپانیەکانی پاکوخایوانکردنەوەی شارە هۆکاری ئەوەی کە بوجەکەیان پێنادن لەوەی کە داهاتی سلێمانی تەسلیم ناکە ئەمە قسەی یەکێک لە خاوەن کۆمپانیەکان خۆیەتی کە لە کۆبوونەوەی 2 هەفتە لەمە بەرە لەگەڵ پاڤڵ تاڵەبانی قسەی ئەوە کراوە کە مشکلیان لەگەڵ پارتیا هەیە دەبێت سەبرکەن تاوەکەتی لەگەڵ پارتی چارەسەری بکەن بۆ هۆکارەسڵەکەشی تەسلیم نەکردنەوەی داهاتە بەڕێکاری ئیداری کێشەی چەمچەماڵ چارەسەرەکرێ لە دەسەڵاتی قایمقام و سەرۆکی شارەوانی ئەمانەیە هەیە یاخود دەبێت فشاری خۆیان بێ و دەبێت حەزب بڕیاری لەسەردا بەناوی خوای گەورە دەست پێەکەم سەرەتا سڵاو ڕێز بۆ هاوشاری خۆشەویستەکانم و هەروە بۆ هاوپیشەی خۆشەویستم جەنابی مامۆستا عومەر من ئەمەوێ ئاماژە بە سەرباری هەموو ئەو قسەی ئەو بەڕێزانە جەنابی مامۆستاکو و مامۆستا هەڵوێست و بەڕێزانی تر و جەنابی مامۆستا عومەر هەموو ئەو قسانە ئەمەوێ لە دوو تەوەراکۆی کەمەوە یەک لەوانە ئێمە لە ناو قەزای چەمچەماڵ لە ناو گێژەڵوکەی نەهامەتی و هەموو ئەو قەیران و گرفتانی کوردستانە جارێک ئێمە لەناو ئەو گرفتانە وجودمان هەیە و سەرجە معاناتەکانی کۆی کوردستان بەشی ئێمە بەشێکین لەو معاناتە ئەمە ئەکرێ قسەی لەسەر نەکەین لەگەڵ کۆی کوردستانە مامەڵە لەگەڵ چەمچەماڵ بکرێت دیوێکی تر ئەوەیە هەندێک معانات و گرفت تایبەتە بە چەمچەماڵ دەبێت دەست بخرێتە سەر ئەو برینانە و چارەسەر بکرێت یەک چەمچەماڵ لە نەخشەی اقتصادی عالەمە ئێستا ڕقەمە و قسەی لەسەرەکرێ و لەسەر گەورە لە زاری گەورە سەرکردەکان و گەورە بازرگانەکانی بواری غاز چەمچەماڵ ڕقەم و قسەی لەسەرەکرێ و تەنانەت قسە لەسەر ئەوە هەیە لە ئێستادا ئەم گرفتە گەورەی کە بەرۆکی جیهانی گرتووە لە رووسیا ئۆکرانیا ئەوروپا و ڕۆژئاوا و ئەمریکا جارێکی تر چەمچەماڵ لەناو ئەم معادلەش وجودی هەیە ئەمەوێ لێرەوە ئاماژە بەوە بدەم چەمچەماڵ و هەروەها نەحی قادرکەرم کە نەبحەیەکە تابعە بۆ چەمچەماڵ کە کێڵگەی کۆرومۆر یەکێکە لە کێڵگە گەورە غازیەکان ئێمە لە سادەترین شتەوە ئەوە کاتی خۆی کە ئەو کێڵگەیە بنیاد نراوە لە عقدی غازەکەیە لە عقدی بابلین کۆمپانیای دانا غاز لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو ئیداری ئەو کاتە هەبووە کە بۆ سەلامەتی ژینگە دەبێ 5 کیلۆمەتر بە چواردەوریا سەوز بکرێ بۆ ئەوەی خطوورەی دەرهێنانی غاز جەنابی مامۆستا و هەندێک لەو بەڕێزانش ئاما ئەزانن خطوورەی تەندروستی نەبێ جارێ پارەی ئەو سەوزای یا وەرگیرا و لە کابینەکانی پێشوو خوراوە بە ناوی شیرینی گرێبەست و ئەوانە یەک تاڵێدار لە چەمچەماڵە نەنێژراوە بەرمەبنای ئەوەی کە داناغاز ئەوەی بکات دوو لە 180
کارمەندانی داناغاز کە ئێمە شارێکین مشکیلەی هەلی کارمان هەیە وەکو چەمچەماڵەوە من بۆ خۆم لە جلسەی پەرلەمان ئاماژەم پێداوە بە یاداشت لە ڕێگەی دەستی سەرۆکایەتیەوە داومەتە حکوومەت و هەروەها دڵنیاشم با ئینسان ئەڵێ بە ئینسافەوە قسە بکە بەرپرسانی ئەم شارش هەندێک جار ئەم کێشە و گیر و گرفت و معاناتیان گەیاندووە بەڵام با حقەتێک بڵین ڕەنگە قایموقام باوەڕت هەبێ بۆ هەندێ وەزیری تابع بە حزبەکەی خۆی نەبێ هەندێ وەزیری تر ئامادە نەبێ بشی بینێ گرفتەکە ئەوەیە ئێمە وەکو خەڵکی شاری چەمچەماڵە چمەوە سەر قسەی جەنابی مامۆسا ئاکۆ تخوابا لەوەی ئینکەین ئێمە خۆمان نەمانتوانیوە چۆڵی تیمێکی یەگرتو تۆکمە فشارێک دروست بکەین بەڕاستی لە 1970 کارمەندانی داناغاز بیانی و بیانی بەشێکی زۆری بیانیە بەشێکی ئەسڵەن چەمچەماڵی نەک چەمچەماڵی من ناڵێم کوردستان دەبێت استثنائیەک بە ناوچەکە بدرێ ینی ئەو گەنجانی کە هەلی کاریان نییە لێرە هەلی کاریان پێ بدرێ هیوا دەهرم تۆ ئێمە قسە نەکەی بەڕاستی چونکە خەڵک توی هەڵبژاردووە ینی پێگەی ئێوە جیاوازە ڕاستی تۆ پیاوێکی خوێنەواری مامۆسای بەسەکەم تاواکەم تێگەشتم ئەزانی چیە بەڕوخسەت ینی جیاوازی تۆ ئێمە ئەوەیە خەڵک دەنگی بە تۆ داوە کە تۆ ئەندام پەرلەمانی حەسانە و هەیە یعنی پرسیارەکە ئەوەیە ئایا تۆ طبعا ئێمە بەدەر لەوە هاوڕێین ینی مەبەست بەڵام کە دێتە سەر حقیقت ئینسانە بێ ڕاستی بڵێ مەسەلەن ئێوە وەکو ئەندام پەرلەمانیە ئەبێت جیاواز من لە خەڵک نابێت تۆ هەمان معاناتی منێت هەبێ ئەمان شێوازی من قسەکەی تۆ ئەندام پەرلەمانی پرسیارەکە ئەوەیە وابزان لە دوو خولی پەرلەمانەوە تۆ تەناکەسی کە لەم سنوورە بربژێر کراوی یعنی ئەبێت تۆ بەجددی زۆر زیاتر بیتە ناو خەڵکەوە زۆر زیاتر داوای شتەکانکەی بۆ خەڵک لەبەرەوەی پێگەی تۆ جیاوازە ینی بەرپرسەکانی ئێرە ئەوەی کە تۆ باسیەکەی مەسەلەن بەڕۆتینات کتابێکی بەرز کردوێتەوە بۆ سەرەوە وەڵامە درێتەوە وەڵام نادرێتەوە ینی بەڕاستی ئەمە بەڕاست لادا ینی جۆرێ لە جۆران پاکانەکردنە بۆ بەرپرسەکان بەرپرسێک ئەگەر کتابێکەکە بۆ سەرەوە ئەگەر حرمەتی کتابەکەی ناگرێت کاکە با کەناڵەکانی ڕاگاندن کۆ کاتەوە بڵێ کاکە گیان من ئەو کتابم کردووە دەسەڵات جۆم لێ ناگرێت کاکە خواحافیز واز دێنم یعنی با لانی کەم ئازایەتی ئەوی تابێ ئیستیقالەکە واز بێنێ ینی بەرپرسیارەتی ئەوە بەس نییە تۆ لەسەر کورسیە و کتاب بکەیت و نووسرا بکەیت و دەسەڵاتێکی ئەوە جۆڕایەڵمان نییە تا بە نووسرا و بە کتاب ئەوە بکە ئەبێ زەخت کەی ئەبێ فشارکەی من قەناعتم زۆر بەوە نییە کە بەرپرسەکانی ئەم شارە جدی بن لە چارەسەرکردنی کێشەی ئەم شارە من با ئەو بە ڕاستگۆیانە بڵێم خۆم بەرپرسیارەتیم بینیوە باوەڕ کە هەنێ جار سووربوون لەسەر هەنێشت نەترسان لە کورسەکەت شت بەدەست دێنیت یعنی من ئەتوانم یەک نمونەیەک باسکەم باوەڕ کە ساڵێکیان بەڕێوەبەری پەروەردە بووم کتابی ئەنجومەنی وەزیران هاتووتیان ئەم ساڵ بۆتان نیە 1 دینار زیادکەن وەزارەتی پەروەردە دینارێکی بۆ زیاد نەکە نووسراوێکم کرد داوای ملیارێکم کرد بۆ قوتابخانەکانی چەمچەماڵ زیاد کرێت چووم ڕەشی تایر جێگری وەزیری دارایی بوو وتی نایڵم بیبینی بە سکرتێرەکەم وتم ئەوە ئیستیقالەکەم ئیستاتم کۆنگرەی ڕۆژنامەنووسەکەم ئەڵێم جێگری وەزیری دارایی نەیهێشتووە من ئەوە بکەم باوەڕ کە هەرە و دقەیە ئیمزای کرد 1 ملیار ئەوە تربیت چەمچەماڵ زانێ کاگاری خەزینە شزانە کە وەزارەتی پەروەردە زۆری لە عجیبوتی ئێمە لە بینایەکان دینارێکان بۆ ئێمە زیاد نەکرد چۆن بۆ چەمچەماڵە کرد بەڵام من وتم کاکە ئەو پارەیە بۆ چەمچەماڵ زیادەکەی باشە زیاد ناکە ئیستیقالەکەم بەڵام پرسیارەکەەوەی قایمقام لە شوێنی خۆی بەرپرسەکان دانیشتونە کتابێکەکەن بە ڕۆتینات جوابیان نادرێتەوە ئەوەیە یعنی جددی نین لەوە لەبەرەوە کاک جەلال گیان تۆ گەنجێکی ئەم شارەی خۆشمانەوەی بەڵام بەجددی خەڵکیش ڕخنی لە جەنابەت هەیە تۆ ئەبێ زیاتر بیتە ناو خەڵک ئەبێ زیاتر داوای معاناتکەی من بم لە جێی تۆ ناچم لە پەرلەمان دانیشم کورسەکە دێنم لە ناو زبڵ لە ناو ئەو خەڵکە دانیشم چونکە خەڵک تۆی بۆ ئەو هەڵبژاردەوە تۆ دیفاعەکەی لەسەری تۆ شەڕکەی لەسەری سەرەداوەکان زۆر خراپ لە خەڵک و لە هەموو لایەکون بووە یعنی خەڵک ئێستا نازانێت سیقە بە قایمقام کە پەرلەمانتار چارەسەری ئەکا مامۆسا من مامۆساکۆیەک لە پیاوە خوێنەوار و وەکو خۆی ئاماژەی پێدا هاوڕێیەکین و من خۆشحاڵم و ڕخنەکەی لەسەر سەر و سەرچاوم ئێمە دەبێشتی منطقی واقعی بڵین ڕاستە ئەوەی کە جەنابی لێ فشار زەختی هەیە من جەنابی مامۆسا عومەر شاهیدە لە ناو جەلسەی پەرلەمان بە حزوری جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە معنیەکان وەزیری سامانە سروشتەکان ئاماژەم پێداوە کە چەمچەماڵ دەبێت ئستیسنا بکرێت چەمچەماڵ دەبێت ئەوەی بابەتی پترۆدۆلاری بۆ بگەڕێتەوە زەختم کردووە من ئەتوانم بڵێم یەکێکم لەو پەرلەمانتارانەی کە ئەگەر ناڵێم پەرلەمانتاری تریش هەیە زۆر لەوانە کە باوەڕەتە بێ وەکو مراجع سەردانی وەزارەتەکانەکەم بۆ کێشە و گیر و گرفتی ئێرە بەڵام من وەکو تەبیعەت بۆی جەنابی مامۆستا ئاکۆش بیزانێ و من هەموو جمعە و پێنجشەمەیەک
لە چەمچەماڵم و سەردانی زۆر شوێنەکەم و من قبری دایک و باوکم هەر لە چەمچەماڵ خۆ ئەوەندە نەبێک دوور بوومە ینی هەموو ڕۆژێک لێرەم نەک لە چەمچەماڵ لە ناو چەمچەماڵیش لە ناو نەحی شۆڕش و گەڕێکی قادرکەرەمەکان هەمووە ئێستاش چۆنەڵی ماڵم لەوەیە بەشێک لە ماڵەکەم چونکە دەوامی من لە لیژنەی یاساییم بەس بۆی پێی بڵێم بۆی وڵامەکەی بۆ تەکمیلە بکەم و ئەوەی کە لە توانا و تااقەتی پەرلەمانە ئێمە هەوڵمان داوە بەڵام حقیقت ئەوەیە پەرلەمان ئەو سوڵتە کاریگەریە نییە کە بتوانێت هەموو شتەکان بە پەرلەمان و بە پەرلەمانتارێک و چەند پەرلەمانتارێک بکری ئێمە ئەوە جەنابی مامۆستا عومەر لەگەڵمە لە دەیان با بڵین یاداشتا کە بۆ شاری چەمچەماڵ بردومانە و ئیمزامان کردو بە تاقی تەنیا هەفتە یاداشتم لەسەر قەزای چەمچەماڵ دا و بە دوواداچوونم کردو و هەنێکیشی ئەوە کراوە نەبێ شتیش نەکرا بڵێم شتەکان بچوک بچوک بەڵام هەوڵمانداوە هەندێک شتی بچوک بچوک بکەین بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە بابەتە ئەساسیەکە دامز هەلی کار بۆ ناوچەکە و بۆ گەنجەکانی ئێرە لە داناغاز کە من پێم وایە لوبی کلیلی دەرگای چەمچەماڵ داناغازە دەبێ ئێمە لەگەڵ داناغاز ئەوە بەتەنیا بە من ناکرێت لەگەڵ بەڕێوەبەری داناغاز من لەگەڵ دوو بەڕێوەبەریان دانیشتوم لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان بەرپرسەکانیان دانیشتوم بەڵام بەڕاستی من پێویستم بە پشتیوانی خەڵکی ناوچەکەی خۆم هەیە دەبێ خەڵکی ناوچەکە ئەوە بن و جەنابی مامۆستا ئاماژەی پێدا هەندێک ڕێکخراو لەم شارە هەن نەبێ لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە ڕخنەی ئەوە بکەین تەنها لە بەروی من لە حزبێکی ترم ئەوان سەپۆرتەکەن لەلایەن حزبێکی دەسەڵات یا حزبێکی تر ئەنواع بە حسابی خۆیان فشارەکەن بە بێەوەی تەلەفۆنێک بۆ من بکەن کاکە تۆ پەرلەمانتاری ئەم شاری وەرە لەگەڵمان و هەندێک جار خۆم ویستومە داخل بم بۆ ئەوانە ئەسڵەن ینی بە جۆرێک لە جۆرەکان نەیان ویستووە و من ئەوەی ناڵێم خۆم بە مقەسرە زانم بەڵێ خۆم و تەواوی پەرلەمان بە مقەسرە زانم ئینسان نابێ ئەوە بکە و هەوڵم داوە بە پێی توانە ئەوەی کە پێم بکرێ بیکەم و لە هەر کوێیەکیش حدا ئەەکەم مناڵێکی ئەم چەمچەماڵە تەلەفۆنی بۆ من کردبێ ئەگەر لە کۆبوونەوەش بوو بێتم دواتر بۆیم کردو و ئەگەر بچووکترین ئیشی هەبوو بێ زۆربیان ئاگدارن لەگەڵیان سەردانی دایرەکانم کردووە و ئێستش لە پێشاوی ئێوە لە پێشاوی ئەم مامۆستا بەڕێزانە داوا ئەەکەم ئێوە فشارێکی منطقی وەرن پێکەوە ئەکەین کاکە حەزەکەن چەند ڕۆژەڵێن من لەگەڵتانم پێکەوە ئێمە فشارێک بکەین یەکەم لە داناغاز بۆی هەلی کار نەک تەنها ئەمەلە و کرێکاری کاکە گیان دەیان خەڵک هەیە ماگانەی دەفتەر و دوو دەفتەرە اختصاسەکەی نادر نییە بە حسابی خۆی ئەمە لە زمانی اختصاسی نادرایە ئێستا لەناو ئەم گەنجانە ئەو مامۆستا بەڕێزانە ئەو اختصاسە هەیە دەفتەرێک وەرەگرێت لە دەرەوەی کوردستانیش دێت بۆیە ئێمە بە هەموو شێوازێک بەرنامەکەش لە هەولێرەوە هاتووە من سواسی یەکەم بە زۆر بە کورتی لەبەری دەرفەتە بۆی کاتی هاوڕەکانیشم نەخۆم ئەزانی فشار هەیە لەم شارەیە ینی گەنجی زۆر بە جورئەتمان هەیە ئێمە ئێستا لە گروپی ڕاکە گروپێکمان دروست کردووە دوای گروپی فشار کە تاکە گروپە هەموو ئایدیا و هەموو ئینەکان کۆمینۆ لەم گروپەیە تەسەورەکەی 6 کەسمان سزا دراوین لەم گروپەیە ئێستا گەنجمێ لە پشت کامێراکەیەوە دامناوە بۆی لە کامێرا دەرنەکەوێت چونکە بەیانی فەسڵەکرێ ئێستا ئێمە 6 کەسمان ئینکرا بەیانی خەڵکمانەچێت بۆ محاسبە ینی ئاوایە کاکە تۆ زەختەکەی لەم شارە یاوەتا پیاماقوڵەکەن بەگشتە یاوەتانە لە ڕێی فەرمانکەتەوە سزادرێ ئێساش با پێت بڵێم ینی سەردەمێکە ئێساش 93 لە چەمچەماڵە باوەڕتان بێ 93 ئەم لە ڕێگەی حزبەکەی خۆی ئەو لە ڕێگەی پیاماقوڵەکەی ئەو لە ڕێی باوکیەوە سزادرین ئێمە بەڕاستی پێت بڵێم ینی ئەوە نییە ینی لەم شارەیە بڵێن ینی فشار نییە بەڵێ فشار هەیە فشاری جددی هەیە لەم شارە ئێمە کۆڵمان نەداوە بەڵام ئێستا ئێمە لە کاک جەلال تۆ ئەندام پەرلەمانی ئەزیزم ئەزایی توان با من یەکشت بە جەنابەت بڵێم کاک جەلال باە قەوسم بەرە بامە قسەکەم تاواکەم کاک جەلال ئەزایی کێشەی ئێمە چێ بام قسە تاواکەم ئێمە کێشەی بەرپرسی ئەم شارە ئێمە زین چێ کاک جەلال ئێمە کێشەی بەرپرسی ئەم شارە لە خانە قوڕینەکانەوە دروست ئەبن بەڵام کە ئەچنە چەمچەماڵە وەکو ئەو شخصی لێدی ئەمە ئەڵێ کابرای جوتیا لە لادێ بوو هات بۆ شارەوە ئەوی خۆزگا نامردم داری گەنم ببینی کە گەنم داری نییە باشە ئەوی داری گەنمێ بینی ئاوە لە خۆیانە گۆڕن ئێمەش بەداخۆ من لەگەڵ ڕێزمەوە کاک جەلال هاوڕێمە دەنگم پێداوە بەڵام من بە سەراحەتەوە لە بەدەم خۆیاڵم پەشیمان و دەنگی پێم داوە هەستەکەم دەنگەکەم بەزاح چووە بەڵام ئەم هاوڕێیانی ئێمە هەر ئەم نییە ینی ئەمە دامی سەرکردای حزبمان ئەدامی جوونی محافظەمانێ سەرۆکی ئەنجومەنی محافظەمانێ تەلەفۆنم بۆ سێ کەس باوەڕدووە ئێوە هەمووتان لە خۆتان ئەوەی کەین ئێمە فەیسبوکمانێ ئێمە خۆتە من ڕێزی لێگرن
یەکەم سوپاسیەکەم بەڵام بامت کاتی هاوڕەکانمان نەخۆش کاتی هاوڕەکانمان نەخۆش کۆمنتێکیان هەیە بڵێن مامۆستا دەست خۆش بێ ڕوونکردنەوەکان شتێکی باشن ئەوەی کەوا حکومت بە هیچ شێوازێک گوێ ناگرێویان مەسەلەن جەنابتە ناگادان ئێمە مامۆستا ئاگادارە نزیکەی 10,000 واژومان کۆ کردەوە 10,000 واژوم هەنگاوێکی مەدەنێ پێم وایە شتێکی زۆر ماقولە هاتون نووسنگەی سلێمانی دوای چونە لای سەرۆکی پەرلەمانیش دوایی نەمانزانی چی بەسەرات ئێمە بەڕاستی یعنی تۆ هەموو هەنگاوە مەدەنەکان هەموو ڕێکارەکان هەموو ئەو شتانی کە ڕێگەی پێدراوەکو مامۆستا ئاماژەی پێکرد لێرە هەچەنە هەموو شتەکان گەشتە دەبن بەس هەموو شتەکانەکەی بەڵام دوجار شتەکە هەر ئەنجامی نییە دەرفەتم زۆر کەم دەمێ ئەوانش کۆمنتی خۆیان یەکی یەک دقە با کۆمنتی خۆیان بدەن وڵی من لێرە پەیام یەکەم وە قایمقامەیە چەند جار ڕۆژێکیان سێ ساعە لەگەڵە کۆبوونەوەی لەگەڵ ئەم برادەرانە سێ ساعە کۆبوونەوەمان هەر ئاوای کرد هەر ئاوای گوتی بەبان چۆ هەتا ئیساگەی نەژ یەک ئەنجامێکی نەبووە داوا لە بە برسەکانەکەین بەس بڵێن بەسەر چاو بەس بڵێن بەسەر چاو گیانمان دەرش ئۆنیان وت بەسەر چاو باشە سپاس دەکەم فەرموو براجان ئەگەڵسیتەوە دەستخۆشتان لێکەمە خێراتنی میوانەکانەکەم وڵا دیارە خۆزگای سا بەرپرسانی ئەم شانە لێرە بوو شەرمەکارەوانی حاضر نەبوو حاضر نەبوو قایمقام خۆی لە دەرەوە بوو ئەندامانی ئەنجومەنی یەکێتی پەرلەمانتارەکانی یەکێتی کەسیان حاضر نەبوو جا خاڵێکی تر بەڕاستیمە هەرڵێن مانەوە نەوە خۆمان نەخڵەتین ئێرە زۆنی زەردەیە زۆنی سەوز من گلەیم لە زۆنی زەرد نییە بە هیچ شێوەیە ئەوەی کەم تەرخەمە زۆنی ئێرەیە ئەمە خۆ خەڵەتان تاوانەکان بەخینە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان ئەوان لە سنووری خۆیان من لەم هەفتەیە سەردانی هاتشۆم کردووە بە ئاشکراڵە کاکە دوو ئیدارەیە ئەڵم بۆ لەوێ هەندێک شتەیە و لێرەوانە لە کاکە دوو ئیدارەیە خۆشمان ئەوان نازانین ئێمە بێ گلەی لە کارۆدستان نێم شارە بکەین بە تایبەتیش ئەوانەی کە دەسەڵاتدار لە ڕووی تەندروستیەوە بەڕاستکەم کوڕی زۆر لەم شارە نەبوونی دکتۆری پسپۆر لە نەخۆشخانە و ماڵبەند و منکە تەندروستیەکان بە تایبەتی شۆڕش نەبوونی دەرمانی پێویست بە تایبەتی ئێستا هەنی جاری وا هەیە خاڵی ترس تا ئێستا سنتەری شتنی گورچیلە لەم شارە چەند ساڵە دروست کراوە کوا بۆ نییە هەنی بۆ ستافی بۆ دانەنراوە ستافی ئەگەر ماوەیەک داخرێ ماوەیەک کرێتەوە ئەخەمە ینی چی باش خاڵەکانی خودەج تا ئێستا هەر نییە بەڵام پێم وا بێت تا ئێستا خەریکن بە تایبەتی وا خەریکن سێجار بەردی بناغەی نەخۆشخانەیەکی پەنجا قەرەویاڵی ئەو وەختە دکتۆر ڕێکەوت بوو سێ جا خۆی بەردی بناغەکەی دانا ئەوەتانی هەموو خەڵکی شەمچەماڵ ئەزانن ئەلەوێ ئێستا زبڵدانە سێ جار باش جا کێشەی ئاوی شارە سەر نابێت لەم شارە من ڕۆژێ چوون بە لای بەرپرسێک بە وەکالەت دانرابوو لە هی شۆڕش وتی من خۆ ماڵم لە سلێمانیا بۆ دەخەوتی وتی هەتا ماون ئەم دەسەڵاتە کێشیاوەتان بۆ چارە سەر ناکە بەو نەخسا ئەگەرێ خاڵەتر هەبێت اینجا ئێمە کێشە ئێستا پێوەری ئاو بۆ ئەم شارە هاتووە ینی ئەو گەورت ماڵی وایە ملیۆنی و 2 میلیۆنی هاتووە کاکە ئێمە لە مایەکە 6 سعات 7 سعات ئامانەیە پێوەرا بۆ چی هێنی من دوێنە پێرە لە هەولێر بوومە هەندێک گەڕک شەو ڕۆژ ئاوی هەیە قەینا پێوەری بۆ دانی کاکە پێوەردانەی بۆچی دایانەی بۆ هەوا لە مایەکە 6 سعات ئەو پەڕی 8 سعاتە زۆر سپاس جەنابی قایمقامیش کە تەلەفۆنم بۆی کرد ئەوت کاکە پێویستەکە دام بنرێ وتم بۆچی دانرێ بۆ هەوا وتی ئاخابی هەدا بنرێ ینی نەوەکەوەی پشگیری هاوڵاتی کرد پشگیری کۆمپانیەکەیە کرد سپاس دەکەم مەمنونم مامۆستا فەرموو بە زۆر بە کورتی مامۆستا دەستان خۆش بێ بەخێر بێن سپاسانەکەین وڵاجا من ئەوەی بوسێ قسە بکەم بە حکمیەوەی من لە زۆر گروپ و ڕێکخرا و مەدەنی و خۆپیشاندان هەم ئەوانە بەشدار بووم وڵاوە ئازانم ئەوەی کەوەیان حکوومەتە تەنها گاڵتە بە عەقلیم خەڵکاکە وەکەم برا بەڕێزە باسی کرد یعنی تۆ ئەم شارە ئاوی نییە هەفتەی جارێ و 10 ڕۆژ جارێ و هاوی نەبێتە 2 هەفتە جارێ پێوەری بۆ داناوە ئەمە گاڵتەکردنیە بە عەقلی خەڵک مانگی 800,000 دێتەوە بۆ خەڵک بۆ ئاو بۆ هەموو ماڵێک هاتۆتەوەی پێوەری دانا و داینە ناوە سە داری ئەو ئەلە دادناوەڵێ بەڵێ ئەڵێ کوا وەستەکەەوە پارەکە بەشێکیمان لابرد گاڵتەکردنە بە خەڵک باشەم شارە کارەبای هەیە پرۆژەی کارەبا لەم شارەیە باشە پرۆژەی کارەبا لەم شارەیە ئەیکوا کارەباکەی بۆ ئەبێت دوکان چەند مێگاواتێک کارەبادا ئەبێ کارەبای 24 ساعتی هەبێ بەڵام کارەبای لە 170 کوردستان لەم شارۆ دابینەکرێت کارەبای بەردەوامی نییە
زۆر شت باس کرا لەم شارە بەڵام من قەنەعەتم وایە ئەوەی کە هەیە کۆمەڵی خەڵکی مشەخۆر لەم شارە تەنها لەسەر ئەم خەڵکە ئاژین و هیچی دیکەنی مۆزەفێک و کۆمپانیایەک و پارە خواردن بورەکە دەرفەتکەمە دوایین کەسکی قساکە فەرمو حاجیان زۆر بە کورتی یەک خولەک دەرفەتت هەیە مەمنونم چکە دەرفەتم نەماوە هیچ فەرمو پێشێکی دەستان خۆش بێ سەبارەت بە قسەکانی ئەو دوو پەرلەمانتارە بە ڕێزە ڕێزم بۆیانێ هەر ئامادەبوونەکەیان لێرە ئەو خۆی یەکێکە لە باشەکانیان توانی نێن بەڵام ئێمە وەک گروپی ڕامە مەساڵێز باسی کرد من خۆشم ئەندامی ئەو گروپام ینی کارێکی مەدانیانەمان کرد ڕەنگە بڵم لە کوردستان هەشتیوان نەکراوە کە لە ڕێی دادگاوە بەرپرسەکان محاسەبەکەین و تا ئێستاژ یەک دوو کەیسمان هەیە لێرە کە شکاتمان کردو بەڵام ئایا ئەوان چی هات دەستخۆشی بکە لە ناو دەسەڵاتە ڕاهێشکار هەیە مستەشار عەفو مدیر عام هەیە دەستخۆشی لێ کردوین و ئامادەیشی دەربڕێەوە ئەڵێ کاراسانیتان بۆ کەم ئێوە بە ئیشەکانتانە بچن بەڵام ئەندام پەرلەمانە بە ڕێزەکان نازانم ئەمە وەگی حاڵەتێک عەفو ئەمە یەک دووهەمیش وەک ئەندام پەرلەمانێک یعنی با بۆ خۆتان مێژووی دروستکەن بەڕاستی ئەگەر ئەو پەرلەمانە باش کەسی کۆی لەو ماستاوچی بێ با ئەم 50 کەس زیاتری تر هەڵوێستی وەرگرن خەڵکێک لە ناو سجنامانەگرێ ئێوە سجنین لەخوا بەزیابێ لە هەموو کەس پۆشتەترن مان بگرن مووقفێکتان هەبێ بە بڕیاری تاقە کەسێک پەرلەمان لەم کوردستانە داخرا و کەسی ژنەی وێرا بڵێ بۆ خۆتان دایخەن مێژوویەک بۆ خۆتان دروستکەن دەستەکانت خۆش بە زۆر سپاس ئەگەر یەک خولێک زیاتر دەرناچێ فەرموو چکە هات کارتی سووریان بۆ بەرز کردومەتەوە زۆر سپاس لەم یاریگا داخراوەدا کەرتی وەرزش لەم شارەدا یاریگایەکی گەورەمان هەیە مەلعبەکە کە قوبات وعدی دابوو نۆژەنی کاتەوە ئەوە تا ئێستا وەک ساحەیەکی قیری لێ هاتووە یاریتیاکەی کامەژ یەکێکە لە وعدەکانی کاقوبات سەقەتی کەرتی وەرزش لەم شارەدا هیوادارین ئاوڕی لێ بدرێتەوە زۆر دەست خۆشتان مەمنونم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ هەموو لایەک ماوە سازادی دەرفەتم نەما داوای لە برنەکەم دەرفەتەکە زۆر کەم بوو زۆر سپاسانەکەم سپاسانەکەم ئازدان و خۆشەویستان سپاس بۆ بینەریەوە شتا بەرنامەیەکی تر هەفتەی داهاتوو پێتان شاد دەبینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵچانەوە